خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەڵبەتە ئەگەر هەموو سەرەکە ژمێرێک باس لەو دەردە نیشتیمانیانە بکەین کە لە هەرێمی کوردستان ڕووەدات هێشتا کەمە بۆی ئێمە ڕاستلەچینێکمان لە ناخەوە بۆ دروست بێت و بڵێن ئەو نیشتیمانە بۆ والێ دەکەین. ئەگەر لە ماوەی ڕابردوودا قەیرانەکان و کێشەی داریەکان و کەمی خزمەت گوزاری جێگەی نیگەرانی هاوڵاتیان بوو بێ، ئێستا پرسەکان وەکو کورد وتەنی گەیشتۆتە سەر ێسقان شکاندن. لە دەڤەری بادینان لەشکرکێشی سوپای تورکیا هاواری لە کوردایەتی هەستاندووە، یەک نەگرتن و یەک نەبوونی یەکێتی و پارتیش لە کەرکووک و بە تایبەتی ڕێکەوتە لەگەڵ جەبهەی تورکمانی و بەشێک لە عەرەبی سوننا، ئەمەش جارێکی تر برینێکی قوڵە بۆ جەستەی نیشتیمان. بەم هەموو برینانەوە پرسە نیشتیمانیەکان بەرەو کوێ، پرسە نەتەوایەتیەکانمان بەرەو کوێ، ئاقاری یان کەشتی هەرێمی کوردستان بەرەو چ کەنارێک؟ ئەم شەو پانۆڕاما گفتوگۆکە لەگەڵ زۆر بەڕێز لەتی فاتح فەرەج نووسەر و ڕۆشنبیر خێبی زۆر بەڕێزم مادووتەکەی بگورە سپاس دەکەم. من لە لەشکرکێشەکەەوە دەست پێکەم. جاران مەسەلەم پرسیارمانە کرد گەندەڵی هەیە، وانە دژێکی هەیە، فەسادی هەیە، خزمەت نەکردن کەم تەرخەمی هەیە. ئێستا برینەکە بۆ قەزێکی و قەزە نیشتیمانیەکان زۆر قوڵتر بووە. مەسەلەی لەشکرکێشی تورکیا چ کاریگەریی لەسەر هەرێمی کوردستان هەیەوە ئەو بێدەنجە سامناکە بۆ؟ ئەڵبەت تورکیا نەک لە کوردستان، نەک لە باشوور یا ڕۆژاوای کوردستان یا باکووری کوردستان یا ڕۆژهەڵاتی کوردستان لە هەر کوێ سەرزەمینەی دنیا. طبعاً بە نەزەری تورکیا، بە نەزەری دەسەڵاتی سیاسی تورکیا، ئیتر ئەو دەسەڵاتە ناسیۆنالیزمی تورکی تەمسیلی بکەن ویلایەتی بکە یا گورگەبۆرەکان یان ئیسلامی سیاسی تورکی کورد دوژمنی نمرە یەک. یعنی ئەو بابەتە نەگۆڕە. ئەمە ڕێژەی نەگۆڕە، تەنانەت بناڵەکانیان وا پەروەرداکەن لە سەرەتاییەوە کە کورد مەترسیە، کورد دەبێت لێی نیگەران بی، دەبێت بە گومان بی لێی، دەبێت لێی بترسی، چونکە ئەبێتە هۆکاری هەڵوەشانەوە مەترسیە بۆ سەر ژیانی تۆ، بۆ سەر ئایندەی تۆ. ئەمە پەروەردەی تورکیەمە خۆیان نەیڵێن بە بڕوا دەبێتی تورکی بخێنەوە، هیچ ئەوەی شاراوە نییە. شاعیرێکی گەورەی وەکو نازم حکمەت بە کوڵ بۆ مناڵانی هیرۆشیما و ناکازاکی ئەگری، بە کوڵ بۆیان نەگری. بەڵام لە تەنیشتەوە دەرسیم 1937 ناکازاکیش 1945 شاعیر لە سەرەتاییەوە لە تەنیشتەوە لە دەرسیم کچ و ژن و مناڵی کورد ڕوو دەکرێتەوە، ئیختسا بکرێ، وێران نەکرێت، لە ناوە درێ یەک دێری بۆیان نییە، یەک دێری بۆیان نییە. سێرەم ئەم کارە هین ئەم بەدبەختیەکە. ئێستا هەندێک مەسەلەن ئۆرهان پامۆگیان ئەلیف شەفەقیان هەندێک لە ئەدیبەکان دێن جاردار لە شوێنێکە ئاماژە بە کوورد دەدەن. لە ناویانە ڕەنگە عەزیز نەسیم دامیان باشتر بوو بێ، هەندێکیان ئاماژەی تۆ بیرتە ئەحمەدکایە لە دوای ئەو هەموو تەوەنەوە خزمەتکردن بە هونەری تورکی یا بە هونەری موزیکی تورکیا کەوتی کوردم چی ڕوبەڕووی هەیەجانێ بوو، ڕوبەڕووی دژایەتێ بووە، تەنانەت لێیان نەدا لە وڵاتەکەی خۆی بمرێ لە پاریس و لە غەریبی لەوێژ ناشتویانە. بۆیە باوەڕی من ئەم پەروەردەیە ئاواتۆ هەتاڵم بە منداڵی سەرەتایەڵێن سێوێکێ دەڵێن سێوەکەی تر کورد بردی. وەزانی بەختەوەری قەتایەکە بوو تا 85 ما بوو، نازانم لە 85 بودەوە لایەنداوە تا دانەوەتەکانیش وڵات ڕەنگە لا دەشۆن ما بێ. بەختەوەری ئەو کەسەیە بڵێ تورکم دەواازی شارەکان کورد تەنیاوانن کە لە قەبرستانەکان کە مردوون، کوردی زیندوو لایەوان. ئەزانی ساڵی 1975 بە پێی سەرژمێری تورکیا خۆی 8 ملیۆن کوردە بۆ لە باکووری کوردستان و لە تورکیا. 8 ملیۆن. تازە چەند ساڵێکە بزوتنەوەی چەکداری یا بزاوتی چەکداری یا بزاوی چەکداری سەری هەڵداوە لەوێ کە زۆر سەرەتا بۆ زۆر سەرەتا بۆ تۆزانی لە 78ەوە جۆرێک لە ئەوە دروست بوو. خەیاڵێکە بۆ ینی خستیان سەر واقع ئەرزی واقع خستیان سەر وەرەخە بە ئەم 8 ملیۆن کوردە ڕابگوێزی. 8 ملیۆن کورد بەرین پرش و بڵاویکەینەوە لەبەرەوەی لە ئەسڵا کورد نییە بە نەزەریەمە، چونکە تۆزانی لە ساڵی لە 60ەکانە ئیبادەیەکی جەماعی زۆر سێکرا. تەنیا مامۆستای جامیعە ئەوانەی کە گومانیان هەبووە کە لە ڕیشەیە کووردە 122 مامۆستای زانکۆیان دەرکردو لە 60ەکانە.
بڕۆ ئیسماعیل بێشکچی بکەن و بدانە چیرۆکی زۆر ئەوە گێڕێتەوە ماساتی زۆر سەری گێڕێتەوە خەڵکی تریش تەمان ئیسماعیل بێشکچی نا مثلەن ئاپێ موسا موساعانتە بکەنەوە مێژووی وڵاتە مێژووی سڵینەوەی ئەوی ترە بە تایبەتی خۆ لە تورکیا بەس کەمینی ناتوانم وشەی کەمینە تۆزە قورسە بەس پێکاتەی کورد نییە لە عەرەب هەیە ئەرمەن هەیە یۆنانی هەیە خەڵکی ترێ مەسەلەن یەهود هەیە هەر یۆنانی باڵین ئەرمەنی موسڵمان و مەسیحی هەیە گوێی ئەوە هەیە مەسیحیەکان یعنی نزیکەی 35 پێکاتەی جیادیا هەیە ڕقی نمرە یەک لە کووردە لە کەسی تر نییە ئەوانی چی یعنی ئەرمەنیش نییە ها ئەرمەنیش نییە ئەرمەنی ڕاستە ئیبادە کردوانە بەڵام ئەرمەن ئەسبابی تری هەبوو بۆ ئیبادەکردنی تۆزانی لە بیستەکانە لە ڕۆژشملەکانەوە دەست بکرد لە ڕۆژنامەنووسەکان لە نووسەکانی ئەرمەنەوە دەست بکرد دواتر نجا بازرگانەکانیان دواتر بەڵام ئەوەی لە بەرامبەر کووردا کردوێتی مێژوویەکی زۆر خوێناوی دوورودێژە تەمان دەسەڵاتی عوسمانی ئەنجا ئەتاتورک ئەنجا دوای ئەتاتورکیش تا ئێستا بۆیە بە باوەڕی من لەشکرکێشیەکە و ئەو پەلاماردانە یەکێ لە ناخۆشیەکانی ئەوەیە کە بەداخی زۆرەوە کە زۆر جار کورد هاوکار بێ گینا بە درێژایی مێژوو لەشکرکێشی کراوە هیچ ڕۆژێک نییە دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی تورکیای نوێش هێرشی پەلەماری چواردەوری خۆی کوردستانەکانی نەدابێت هیچ ڕۆژێک نییە بیریرەوە نەکردبێتەوە کە مووسڵ و کەرکووک موڕکی ئەو هیچ ڕۆژێک نییە لە خەیاڵی ئەوەیانە بووە کە ڕۆژژان لە میساقی میلیا ئەگاتەوە کەرکووک و مووسڵوانە هیچ ڕۆژێک نییە لە خەیاڵدانی کووردە لە خەیاڵدانی تورکە کە بە تایبەتی کاڵین تورک بەگشتی ناگرین تورکە ناو تورکە خەڵکی باشێ چەپەکان هەن خەڵکی ڕۆشنبیرەیە شاعیری لە ناوانەشە کە من باسی بەسەن یوسف خەیاڵۆغڵۆیە هەرتەنە کە خۆی هەندێک سەرچاوەڵن کوردیشەوە ئەحمەد قایە زۆر گۆرانە شارەکانی کۆرانی یوسف خەیاڵۆغڵ جیاواز بیرەکاتەوە خەڵکی تجاوز بەڵام بەگشتی پەروەردەیەکەیە پێتەڵێ ئەڵێ ئەم نەتەوەیە لە مەترسین بۆ سەر ئایندەی تۆ مەترسین بۆ سەر تۆ دەبێت لە هەر کوێسەریان هەڵبڕی سەریان پانکەیتەوە لە منداڵەتی ئەوەندایە لە مێشتەوەندایە ئەمە پرۆژەیەوە گرفتی ئێمە ئەوەیە کە ئێمە چۆن ڕوبەڕووی ئەم ستەمکاریە بینەوە باش ئێستا مامۆستا ئەو لەشکرکێشیە بەرامبەر بە پارتیە پەکەکەیە یەکێتیە بە کامیانە بەرامبەر بە کووردە ئەوەی لە چوارچەوەی ئەو لەشکرکێشیە کورد بێ و خزمەت بە لەشکرکێشیەکە بکە دوادار سەرەیەت مەجاڵیتیانە دوادار سەرەیەت یعنی باواقعی بین لای تورک لای تورکیا کوردی باش و کوردی خراپ نییە لای دەسەڵاتی کوردی خراپەیە کوردی باش نییە کوردی خراپەیە کەواتە ئەگەر ئەمڕۆ لە منەت سبەی لە تۆیە دوو سبەی لەوی ترە یعنی هین نییە شتێک نییە بڵێ من کاکەت خۆمێژور بەرچاومانە کە باواقعی بین لە گەرمەی شەڕی ناوخۆیە بەداخەوە تورکەکان بە ناوی ناوپێمەوانە هاتن جاسووسیان چاند پەیوەندی ئەمەیان تێکدا چەکوچۆڵیاندا لایەک بۆ لێدان لە لایەکەی تر تەنانەت هەوڵەکان و تەقەلاکانی ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیان بۆ ئاشتەوایی لە کوردستان ئەوان هەڵەوەشانەوە زۆربەی کات تەنە ئەوەی کە مادلینۆل براید یا بێرنارد کۆشنەر یا فڵان یا فیسار لە یا بەڵین خانەوادەی میتروان فڕانسوا و دانیاڵوان یا هەر کەسێک تر لە وڵاتێتر هەوڵەدا چارەسەریکە بینی کورد چاکاتەوە ئەوان لەولاوە هاتن بە شێوەیە لە شێوەکان تێکانە نەبوونایەتە خاوەنی تێکانەدایەوە لەبەرەوە بە باوەڕی من هەر هێزێک هەر گروپێک هەر دەستەیەک هەر هاوڵاتیەکی کورد یەک هاوڵاتی هاوکاری تورکیا بکە خێرەکە لە هەر شتێکە لە هەر هاوکاری تورکیا بکە دواتر نۆرەیەت کاکە گیان ئاکاری تورکی گشتی ناڵێم مجتەمع تەوان بەڕەهایی زۆر خراپەتەوە وەکو فاشیزم سەیرانکەی هەمویان نا خەڵکی جوان هەیە بەڵام ئاکارێک هەیە پەروەردەیەک هەیە پێیانی تۆ من هاوڕێیەکم لە ئەوروپا هاتۆتەوە جنسەی ئەوروپی هەیە تەوان چۆتە دوکانێکەوە بەهارات بکرێ بەهارات وتویانە ئەمە بۆ ئەمە نانێرین بۆ شیمالی عێراق ئەمە هینەکەی زۆر بەرزە کوالەتەکەی زۆر بەرزە بۆوان نابێت ئەم نەوەمانەیە بۆوانی بەرە بۆ خۆی ویستێتی کولێ بۆ دایکی بەهاراتی نەوەنەوە بۆ دایکی بکرێت نەیانێستۆ باشەکە بێنێ بۆ لەگەڵمەیە تاامورەکە کابراکە کاسمە لە ئەڵمانیا بەڕێگە بەس ئەڵمانیا کورد تورکی زۆر لە ئەوروپایە باشە ینی مامەڵە لەگەڵ کوردا چۆنەکایانی
بە نظری ئەو وا پەروەردەکراوە تەنیا هەڕەشە ئەمە پەیوەندی بە هینەوەی پەیوەندی بە استراتیژی ئەو نەتەوەیەوەیە وا پەروەردەکراوە کە تەنیا هەڕەشە لەسەر تورکیا لەسەر تورێک لەسەر یەک پارچەی تورکیا لەسەر ئایندەی تورکیا کووردە یعنی بەدەست من و تۆ نییە ئەو وا پەروەردەکراوە پێڵێ بڕۆ مێژوو بخوێنەوە بە درێژایی مێژوو هەموو جەنەرال ئاسکەرەکانی تورکیا لە ئەتاتورکەوە لە پێش ئەتاتورک لە سەردەمی عوسمانیشەوە ئەوەندەی لە کورد ترساون ئەوەندەی هەرێوە کوردیەکانیان پارچە کردو ئەوەندەی کوردیان لە توپەت کردو ئەوەندە خەریکی خەڵکی تر نەبوونە باشە مامۆستا ینی قسەیەکێک ئەوان دێن بۆ چۆماڵکردنێکە و یان کۆمەڵێک بنکە و بارەکەی پارتیکرێکارانی کوردستانەوە گەڕێنەوە ئەمە ئەوەی یان ئەجەندای تری لە پشتە من حەزەکەم بزانی ڕەنگە لە قۆناغی یەکەمە مەسەن قۆفڵچنگی نازانم چی وانە بۆ ئەم قۆناغە ڕەنگە ئامانج لێی گارابێ بۆ نمونە ئێستا زۆر هێزی لەسەر گارا کۆ کردوتەوەە بەڵام وە گوتمان لای تورکیا ئامانج یەک شوێن نییە ئامان سڕینەوەی نەیارە سڕینەوەی دوژمنە ئێستا ئێمە ناڵێنەوانەیەکمان کوژنەوەمان بردو باش کوردستان 100 ساڵە پارچەکردۆپیان ناڵێن دوژمن ئێوانش بێماڵن دوژمن ئەوان ژەڵێن ئەم دوژمنە دەبێت سەرکوت کرێت چونکە هەر سەری بەرز کردەوە ئێمە ڕەنگە زەرری گەورە لە ئێمە بە بۆ ئەوان بستێک خاک لە تورکیا ناوی نییە کوردستان نەک لە تورکیا کاکە ئەوان تا ئێستاکە تۆ ڕێکەوتنی 50 ساڵی نەوتر لەگەڕیان کردووە تۆ دۆسیەی ئەمنیان تەسلیمەکەی تۆ هاوکاریانەکەی هاوکاری لۆجستیانەکەی تۆ چەند جارێک شەڕت کردووە لەگەڵ هاوزمانەکەی خۆتا لە پێناوی ئەوانە چەند جارێک شەڕت کردووە لە 92 بەدەوە چەند جارێک شەڕت کردووە هەموو جارێکەوان بەڵێنی زۆریان داوە و دوێیان کردووە بە درێژایی مێژوو ئەوان نایەنەوێ ئەیتانانە دەوشمان بۆ کردوون و هێشتا ئەو کە دێتە من پێتم وت لە سەردەمی ڕیفراندۆمە کە من تۆزانی لەم تەلەڤیزیۆنە و لەم بەنامێ من زانی مەترسیەکانی ڕیفراندۆم باس کردو بیری لاشی فشاماوە لەسەر برادێک شە بوو ئەوی چەند ڕۆژێت دەبێت تۆ لە وڵاتدا نەنشین لە میوانی تۆ ماوەسای زان کۆش بوو بەرامبەر بن ناوی نایەن من بەرەوەی احترامت بۆی لە سەردەمی ڕیفراندۆمە بە یەک چاوسەیری بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان کە ریفراندۆمێکت لەگەڵ ئەختیارێکە لەگەڵ گەریلایەکە لەو شاخە لەگەڵ ئەختیارێک شەکە پەنجەی کردە نەکە بە یەک چاوسەی یعنی لای ئەو کوردی بە کوردی بڕیمانەوە لای ئەو کەسێک نییە باشتر بێ لە کەسێک هەیە ڕەنگە ئیتاعەت زیاتر بکات لە کەسێتر کەسێک هەیە لارە خواردترە لە کەسێتر لای ئەو ئیشی پێێتی ئەوە ئیش پێێتی کە دوای کۆتایی بە ئیشەکەینە نۆرەی ئەویژێت ینی لە دوجارە ئەوە لە ئەدەبیاتی بەحسا چیرۆکێک هەیە ئەڵەیە کاتی خۆی جاش و پێشمەرگە لە شەڕێکە زۆر تێکەڵبوونەوەوانە لە یەکیان داوە ئەڵێ بە جیاز وتراوە نازانم لە کامیان دەم کامیان کاملایەن پێشمەرگەی دەبێت مخەڕیبەت بێلیدم چونکە تێکەڵن ئەڵێ وتێتی لیاندار سەگی ڕەش و سەگی سپیەک لە ئەدەبیاتی دوژمنەکانی ئێمەیان نایەرەکانی ئێمەیە ئێمە جیاوازیمان نییە تێگەیشتوین لەوە ئێمە تێگەشتین بەڵێ تا بە درێژای مێژوو تێگەشتین تایسە تێگەشتین بە درێژای مێژوو کورد لە دەرەوەی مێژوایە کاکە ئەزانی یەکێ لە گرفتەکانی کورچیە کورد ئازایە پیاوی ئازایەتی هەڵکەوتووە بەڵام ئازایەتی چی لە دوای شکست هیچ ئازایەتێکمان نیە لە دوای سەرکەوتن ئازایەتی دوای شکستمانە ئێمە ئەزانی چۆن ئێمە بە درێژای مێژوو پێدەشتەکانمان بەجێشت و شاخەکان بەخۆ دوژمن ئێمە لە پێدەشتەکان بووینە ئەزانی بەداین لەکوێرە بن بەغایە ئەزانی لە ئێستا هەندێک دیەک زەنگنەوە هەندێک دێ دۆزێتەوە لە بنان قەرەوە لە بنەستن بوڵوانە ئەزانی زەردەشتەکان لە بنان لە ئێستا شوێنوانیان لان خرا دۆزێتەوە ئەزانی ینی بەڵام پاشەکشەمان کردو ئێمە بە درێژایی مێژوو پێدەشتەکانمان دەشتە بە پیتوبەرەکەتانمان بۆ دوژمن بەجێشتووە بۆ ئەنە بەجێشتوە کورد بە درێژایی مێژوو غەزی کەسی نەکردووە غەزوی خۆی کردووە شەڕی خۆی کردووە بە قسەی دوژمن پەلەماری خۆی داوە ئەمە مارەدەوە مارەتی ڕوخانەوە پەلەماری شنگارمان داوە لەبەرەوەی وتوانەمانەمە ترسین بۆ سەر موسڵمانوانە بهێنەرمان لە گەری عەلیبەک هەر عەلیبەک بەناو یەکێلەوانەوەی بۆ ناوی لە قورئان هەڵمان واسیون کوشتویانمانە بڕیویانمانە جیاوازەکانی خۆمان لە ناو داوە بەڵام بەرامبەر دوژمن یەک دێ جگە لە مێژووی سەلاحەدین کە بەناوی ئیسلامەوە کردوێتی بەناوی کوردۆنەی کردو یەک دێ کورد داگیری نەکردو بە دژای مێژوو کورد داگیر کراوە دەیەکەی ئەنجا چۆری گرتوتەوە ئەگەر غەڵەتێکی کرد بێ خەڵکێکی کوشت بێ ئێستا بە ناشرینی باسی تۆڵە بووە هین نەبووە چونکە داگیر کراوە ئێستاش ئێمە ئێستا ئێمە جگە لە بادینان کە بە سەدان دێمان تا ئێستش تۆڵەکرێ و لە ناوەدرێ و زەوی وزاری سوێندێ لە کەرکووک لە داقوق لە خورماتوو لە دووبز لە خانەقین لە جەلەولا لە مووسڵ
بە سەدان دێمان بەدەست خەڵکیترەوەی. باش ئێستا ئەڵێن ئێستا سەردەمی دیبلۆماسیەتە ئەبێ بۆ نمونەیەکی نیشتیمانی کوردستانیان هێزەکانی تر دیبلۆماسیەت کە لەگەڵ تورکیا ئەو دیبلۆماسیەتە کامەیە تورکیا لەو دیبلۆماسیەتە تێگا مەسەلەن سەمەتاڕی سلێمانی داخراوە هەفتەی جارێک مەسەلەن هەڕەشاکە لە ئیدارەی سلێمانی مەسەلەن ئەڵێن ئەبێ خۆیان چاکەن لەبەرەوەی پشتیوانی تیرۆریستان واڵێن. دیبلۆماسیەت پێویستی بە دوو شتە، یەک ئەخلاقی دیبلۆماسی، دوو دانوستانی دیبلۆماسی. لای تورکیای ئێستا هیچ جێک لەوانە نییە، هیچ جێک لەوانە نیە. ئەخلاقی دیبلۆماسیە بڵێ مەسەلەن تۆ ئەمەم بۆکەی لە بەرامبەرە بەیانی سێکەم داواکانی تورکیا لە یەکێتی زۆر بێمانان داوای زۆر ناشرینە. مەسەلەوە نییە من تێدیەچێتی بکەین داواکان داوای حتا لە پارتیش لە خەڵکی تریش داواکان داوای ناماخۆلن. یکاکە تۆ هێزت ناوە سەرگوێ من، تۆ یەک لە پێنجێن و لە شوان و لە تەمتەماڵ و لە کەلار خەڵکی منە کوژی داوای چیم دیەکەی؟ تۆ هێزێکی گەورەی نێودەوڵەتی کە هێزەکەی بەرامبەری نەماوە کەواتشۆیە ناتۆیە ئێستاکە هەمی لە پشتی تۆیە لە ناو پرۆژەکانی ناتۆیە ناو بەرنامەکانی ناو مادەکانی ناتۆیە مادایە پشتگیری هەموو پێشەرکارانی تۆکە. یعنی وەگەوەی کە ئەگەر فەڕەنسا بەریتانیا ئەمریکا لە شوێنێکە هاوسۆز بن لەگەڵ ئێمە لەگەڵەوە هاوسۆز نین، هاوپەیمانن، هاوکارن. ڕاستە لە هەندێک شوێنات چەک نادەن خۆی سا لەو ڕژان ئەردۆغان وتی ئەو چەکانی لای ئێمەیە دێتە نایارەکانیشمانە دێتە هێزە تیرۆریزم. باشە خۆ ڕەنگە ئێستا من و تۆ بڵین دیارە ئەم دۆستانەی ئێمە بەزەیان بێ بەشێتەوە. مەسەلەکە لای ئێمە بەزەی نییە کاکە ئەمری واقع هەیە نەتەوەیەگەیە پارچەکراوە لە پەیمانی لۆزانەوە دابش کراوە تا ئێستاکە تورکیا خۆی بە خاوەن ێزانێ تورکیا تا ئێستاکە هەموو ساڵێت تام دوایانش هینی كركوك تركمانية تركيا وستبقى تركيا للأبد يا تركمانية وستبقى يعني تركيا عوابي لكاتوا لا تركيا ولايتي موصل ولايتي يعني أصلا بروجيه كم لا كوتاي هشتاكان وسرتاني وتكان يقدر دين سيور دقرين يعني برازي بين كركوك بتتصل كردستان بلام لبرامبر سليماني هو لودو وقت على بزاف بارزيان أبو لبرامبر سليماني هو لودو وقرقرين پرۆژەی هینەیە ئەسڵەن زۆر جار لە ئەدەبیاتی خۆیانە بۆ مناڵان وا پەروەرداکەن ویلایەتی 1970 بریتین لە عەفرین و مووسڵ و کەرکووک خۆم پەیوەندی بەبینەوە نییە ئەمە پەکە هەر نەبوو کاتە پەکەکە هەبێ یان نەبێ ئەم ێزە چەکدارە هەبێ یان نەبێ ئەم کوڕکوچانەی کە ئێستاکە شەڕی ئازادیەکەن هەبن یان نەبن لە ئەم کوڕکوچانە لە ئیزمیر بن لە دەرسیم بن لە دیاربەکر بن لە سلێمانی بن لە هەولێر بن کە من پێم وایە لە هەموو شوێنە کوڕکوچی خەمخۆر و نەتەوەیی هەیە کە بەزەی بە گژوگاکەی گارایە کاتێتەوە بەزەی بەو هەموو هێلکەی تەیر و توورایە کە لە تورکیای سوتێنیە بەزەی ئەخلاقیات ئەمە باشە بەکەی پەیوەندی بکەوە کاکە لە ماڵباتی بارزانیش و بە درێژایی مێژوو لە هەمەوانەکانیش و ئەم هەمەوانانە یەرەی سەرێ لە سەردەمی عوسمانەکانە لەگەڵ خەڵکی تر ئازانی تەرحیل کراون دوور خراونەتەوە پەراگەندە بوون و لێرەوە براون بۆ لیبیا تا ئێستا شوێنواریان لەوێ هەیە خزمی من هەیە لە لیبیا لەدایک بووە نەوەکانی سەماونوانە ناسیات بۆی کورد پەرتەوازە بۆ هین پەیوەندی بە پەکەکە بوون و نەبوونی پەکەوە نییە ئەسڵەن دیبلۆماسیەتی ڕاستەقیناوەیە فەرموو ئەگەر تۆ بە هەند ئەو چەند ساڵی دەرگای ئاشتی کرایەوە تا 2015 بەقەدەوەی کە کورد قازانجی لەوە کرد کە گەڕایەوە ئامەدووانە داوەندا تورکیا قازانجی کرد لیرە بەرز بۆەوە اقتصاد بەرز بۆەوە بە تایبەتی ئاکەپا گەشەیەکی زۆر فراوانی کرد خۆی ئێستا ئاکەپا بەرهەمی ئەو چەند ساڵی پێش بەرهەمی چەند ساڵەکەی ئاشتیە خوا ئێستاش کە لە حکومەماوەکە ئێستاش ئەردۆغان دوێنێ پێرێ لە ڕاپرسیەکە یەکێکە لەو بەرپرسانەی کە لە بەردڵانە لە تورکیا سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە کە هەندێک دەرگای کردەوە بە ڕووی ئاشتیە ئەی بۆ دایخست خۆتەوە کە دایخستۆ ئەوە تا لیرە هاڕاکە کاکە تۆ زانی ئەوان مناڵی کوردەکوژن ژنی کوردەکوژن ئەوە دەرتۆ تۆ بێ بڵێ وەڵامە بەرامبەر پەکەکەیە بەرامبەر پەکەکەی و بەرامبەر خۆ لە سیارەیەک لە کورتەک
عیلەیەکی تیابوو یەکی لە مناڵەکان من لە میدیاشا بیرێخەوە بیری زۆر لە دەبێتیشە بەنووسیشا بیری فەڕەنسەکانیش بسەوە پیانم و بکراتەوە فەڕەنسی زوتارەکە یەکی لە مناڵەکان ناوی ئۆسکار بوو هەر ئۆسکار بەناوی خەڵاتێکی فەڕەنسی دەبایە خەڵاتی سینمای بوو دەبایە فەڕەنسا و ئەوانە شعوریان نەبوایە دەبایە لەسەر شتی بەسیت بێنە جواب کاکە ئێستا ئەگەر چوار هاوڵاتی فەڕەنسی یا ئەمریکی لە دوکان یا لە بەڵین لە کۆی یا لە شەقڵاوە پەلەمار بدێت و بکوژێ دنیا ئاخرەکەن ئەڵەن کوردی ئیرهابیە کورد تیرۆریستە کوردوایە کورد باشە ئەگە بەرامبرا دەوڵەتی تیرۆر چیشەیە خۆ تورکیا دەوڵەتی تیرۆرە ئێستا یعنی ئەوانەی پێم بڵێ پەکەکە با درێژای مێژوی پەکەکە مریشکێکی ئەمریکی کوشت بێ مریشکی ئینسان ناکاکە نەیگوشتووە ئەی تورکیا ئەمریکا بۆی خێتە ویستی تیرۆرەوە هۆکارەکانی چییە؟ خێت هینە هاوپەیمانی لەگەڵ ئیشکردنە لەگەڵ تورکایە و ئەوەی بۆکە ڕووپارمای بۆکە ئەو خەتێکی تر لێ ئەبێتەوە بۆ ململانەی کورد لە کەرکووک مامۆستا کە ئەوژێکێکی ترە لە خەمەنەتەواتەکان هەر ئەو خەتەی تێگەشتنی تورکیا هاتۆتە کەرکووکیش مەسەلەن پارتی دموکراتی کوردستان بە دوو کورسیەوە چوە لەگەڵ جەبهەی تورکمانی و لەگەڵ بەشێک لە عەرەبی سونی اتفاقی کردوش کورسی پێکەناوە تۆ لە دوانەکەی کورد گەڕێەوە دوێنێ تۆزێک شۆ بۆ شارعی کوردی ئەوەی عەرەبەکانی شۆ بۆ شارعی عەرەبی وانە ئەمە لە ناوەخ نەشتی تریتایە ئەمەش پەیوەندی بە تورکیا زەختی تورکیا لەسەر پارتی دموکراتی کوردستان من پێم وایە تورکیا هەموو فشارێک دروستەکان نەگەر بۆ سەر پارتی بۆ سەر لایەنەکانی تریش بەڵام گرنگەوەیە تۆ چەند بەرگا ئەگری یعنی تۆ سیرکە ئێستا بۆن باوا دەبنین فشارێک بۆ سەر تۆیت تەلەفۆن بۆکەنم کاکۆ بەرنامەی ڕاگرێ گرنگەوەیە تۆ چەند ئامادەی با بەرنامەکە بڕوە وەک خۆی ئەدانی مشکلەی گەورەی ئەو هێزە سیاسیانە چیەوانەی ئێمە بڕایان بە توانای خۆیان نیە بڕایان بە توانای نەتەوەکەیان نیە بڕایان بەبوونی خۆیان نییە کورکاکە نەتەواگر بڕای بەبوونی خۆی بە بڕای بەتوانای خۆی بێ عذابی نەتەوەی بە دوای ئەو هەموو خوێن و بەدبەختیەکەت بڕای بە توانای بوونی خۆی بێ چۆن تەسلیمی دژمنەکانە بێ چۆن تەسلیمی ئەوانە بێ کایانی ماڕەکەی وێران کرد پێکەوەی بوونی هەرێم کاریگەریەکی کورد پێکەوەی بوونی هەرێم کاریگەریەکی زۆر گەورەیە بێ لەسەر پەیوەندیمان لە بەغا پێکەوەی بوونمان کاریگەریەکی زۆر گەورەیە بێ لەسەر کەرکووک من سەیرم پێ بڵێن وڵات تورکیاوا بەهێزە و تورکیا ناتوانین شتێک ناوی ناتوانین و نابێ کاکە ئەو خۆ ڕۆژاوا دوو بستە سیاستەکە دیبلۆماسیەتەکە مامەڵاکە لەکوێ پێویست بکە ئەڵێ با لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن لەسەر مێزی گفتوگۆژەوە ناکاو لە خوارەوە دابنیشە و لەسەرەوە دابنیشە بەرامبەرێک دابنیشن لەکوێشا پێویست بکە چۆلەکەیەکم بەرێتێتەوە چوار قاز و قوڵنی بەردەمەوە لەبەرەوە ناکرێت لە سیاسەتە ملدان و ملخەواندن و قبولکردن نییە هەر کەسێ بیکە من پێم وایە ئەوەی لە کەرکووک گەگوزەریە تورکیا تەماحێکی گەورەی لە کەرکووکە هەیە بۆ معلوماتان تورکیا بە ڕێگەی جۆر لە 2023 میتەنێرێ بۆ کەرکووک بازاریان بۆ کاتەوە دوکانیان بۆ کاتەوە مۆڵیان بۆ کاتەوە ئەسڵەن لەژێر پەرچەمی دلوبەرگی کرێکار و شتی وایە دێن ئەنواع ڕێگات دۆزێتەوە بۆی میت بخاتە ناو شارەکەەوە و لە ڕێگەی ئەوە ڕەنگە چالاکی تیرۆدی بکار ئێستا گەرێمە بڵین وڵا هەموو ئەو تەقینوانەی لە کەرکووکە کرا داعش کردی ڕەنگە هەڵەیەکی گەورە ڕەنگە خەڵکی تیژ لە پشتیوە بێ بەڵام من پێویستی بەدیقەت بوون ئێمە لە ڕۆژنامەیە گیشمانە کرد بەڵگەنامەی میتی تورکیمان لە کە دەزۆردانی لە هەڵبژاردنەکانی 2005 کرد لە کەرکووکە دەستکەوت سێ بەڵگەنام دەستکەوت لەبەرەوە ئەو دەزوەردان لە هەڵبژاردنە بکە دەزۆردان لە شتی تریشاکە بۆیە باوەڕی من ئەوەی کە گرنگە کورد لەکوێ بێ دەبێت من توقیتی بەرنامەم لەگەڵ جەنابەت تەوقیتە نیشتیمانیەکانە لە کەرکووک پێویستی بە پرسێکی نیشتیمانی بوو تەکلیفم لە جەنابەت کرد با بەرنامەیە بکەین یەکێتی و پارتی دۆخیان زۆر خراپ لەسەر مەسەلەی حکومڕانی تەکلیفم لە جەنابەت کرد کاتکە ڕیفراندۆم تەکلیفم لە جەنابەت کرد ئێستا ئەو دۆخە هەیە تەکلیف لە جەنابەتەکەم مەسەلەن بەسپاسێکی زۆرە ئەو کاتە زۆر بە حەماسەتێکی کوردان و نیشتیمانە نوتت بن حەقم نییە دەنگەدەن بچێ بڕۆن دەنگدەن لە کەرکووکە ئیش بۆ کرد ئێستا کورد تقریبا توانیوێتی ڕقمێک بۆ خۆی بێنی کە شەرعەتێکی انتخاباتی و شەرعەتێکی دەولی وەربگرێ کارەساتنی ئێمە ئاوهالە یەکترەکەی ئەزانی چۆن ئەمە پێڵێن سیاست من سیاستە بۆ نوێچێتی بەرامبەرەکەم لە 2023ەوە هەندێ هەنگاوی
سەردەمی مەجلیسی حکوومەت مام جەلال و یادیان بەخێر کاک نەوشتوان و هەندێک لەو برادرانی لە دەرکێکە زۆر خەمخۆرانە هەندێک مەسەلەیان و ڕوژان لە 2023 کورد کوردایەتی نەکردووە. کوردایەتی نەکراوە بە واقعی بن کوردایەتی بە معنە ئەخلاقەکەی کوردایەتی بە معنایی نا من کەمادام کوردایەتیەکەم دەبێت تورکمان نەبینم عەرەب نەبینم ئەویتر نەبینم نا کوردایەتی بە معنە ئەخلاقەکەی بە معنایەوەی کە من هەم دابوونەریتم هەیە کەلتورم هەیە خەونم هەیە ئازادیم هەیە زمانم هەیە فەرهەنگم هەیە خاکم هەیە بە معنای نەکردو بە معنای نەکردو کاکە ئێمە نەمانتوانیوە بۆ معلومات ئێستا ئێمە هەڕەشە بەس لەسەر کەرکووک نییە لەو مۆزوعانێ هەڕەشە لەم لاترە لەسەر لاترە ئەم پارچەبوونە کاریگەری زۆر خراپێ بێ بۆ سەر ئایندە چونکە لە ڕنگدانەوەی لە ئەدەبیاتی میلیە ئەدەبیاتی سیاسی ناوەتیە پەڕی بێئومێد بووین لێ لە ئەدەبیاتی میلیە خەریکە دیوار دروستەکەین لە بینی شارەکانی خۆمانە جگەلەوەی کە نایارەکانیشمان زۆر بە ئاوەزەوە زۆر بە عاقڵی دێن مامەڵاکەن شارمان لێکردن خانومان لێکردن بازارمان لێکردن ئەبنە خاوەن زانی لەبەرەوە ئەگەر من بێشتێت بیرتۆخەمەوە ئەزانی لە کفریەوە تا چیتە خورمات و ئەو زەوی وزارە تا چێتە بنجەوەڵ حەمرین تا بن چای حەمرین ئەو بەشێک لەو دیویشەوە زەوی وزاری بابانەکان بووی خەڵکی بابانەکانی کفریەوانە بوو ئێستا خەریک هەمووی لەبەی نەچێ هەمووی خەڵکی تری کرێ تۆ ئەوێ لە دەسەچێ هەنگاوی دوم دێ کەرکووک لە دەستێ هەنگاوی کە پرۆژەت نییە کە بەرنامەت نییە لەبەرەوە بە باوڕی من لە ئایندەیە ئێمە دەبێ من ئەگەر بیرت بێجارێکیان زوو لە بەرنمەیەکە پێم وایە و کاتە خاتوفێنێک پێشکەشێکرد لەم تەلەڤیزیۆنە وتم ئێمە ئێستا کاتیەوە نەماوە کورد هیند عەرەب و تورکمان ئاشکەین ڕۆحان دەبێت کورد ئاشکەینەوە کورد بێت بەخر بۆ لەگەر بکە کوردەکانیان وت بڕۆن بەهار نێنەوە لە بەرنامەیە زۆرجار بێزاری خۆیان دەربێت خۆ لە ڕاستیان نەبوو ئەوە دڵپڕی بوو ها ئەوە دڵپڕی بوو هیچ کوردێک ناڵێ بە دەسەڵاتی کوردی نایەتەوە بۆ کەرکووک بەڵام کە دڵی پڕەکە بینێ هەموو ناجۆریاکە کە بەرپرسی کوردە بینێ خەریکی بەنزیخانە دروستکردن و مۆڵ دروستکردن و جادە داگیرکردن و ستاسە دروستکردن و وێلا دروستکردنە ئەڵێ با مەهەر نایەتەوە لە دڵپڕیایە گینا ئەو لەگەڵیانە ئێستا ئەوە چ دەردێکی کوشندەی نیشتیمانی ونەتەوە یە مامۆستا لەوەی کە ئێستا ئەیبینین مەسەلە و دابەشبوونەی کە ئەیبینین ئاخرەوە مەترسێکەیە ئێستا ئەم دابەشبوونە مەترسیدارە واکات کاکە نارەکانمان دەرودراوسێ وڵاتە هەرێمەکان سوودمان لێبینن سوود لەو جیاوازیانەمە نبینن عێراق سوود لەو جیاوازیانەمە نبینێ ئێستاکە من بەڕاستی پێت بڵێم کورد لە کوردستانی باشوور لە هەرێمی کوردستان سەر بە دوو بەرێ سەر بە دوو بەرێ ئەمە مشکلەیەکی گەورەیە یعنی لایەک بەڕەسمی لەگەڵ بەشێک لە سونە و خەمیس و حەلبوسی و هەندێک جار پشی بۆ سوودانی شەکەن تورکیاوانە بەشێکنەوە بەس لایەکەی تر ئەگەر خۆشی نەیەوێ فرێدراوەتە دۆخێکەوە لە باردۆخی کار دەدوستە چونکە من بڵام وایە بە درێژای مێژووی یەکێتی هەندێک جار ویستوێتی با نبێتەن دیفاعەیەکی دیفاعەیەکی ناکەم قەت دیفاعی لێ ناکەم ویستوێتی جیاوازتر بێ ویستوێتی مەسەلەن لە گەرمەی شەڕی سێ ساڵی 1970 بۆ 1970 شەڕی ڕۆژهەڵاتی کوردستان یەکێتی لەگەڵ دیموکرات و کۆمەڵەیە شەڕی دژمنێ کرد شەڕی ئێرانی بەڵێ شەڕیەوەیە کرد کە ڕۆژهەڵاتی کوردستانی داگیرە کرد ئەوەی کە مەریوانی داگیرە کرد ئەوەی کە سنەی داگیرە کرد ئەوەی کە سنەی کرد پڕکرد لە خوێن ئێستا کاڵین سنەی خوێناوی لە سنە خوێن هەستا کاکە خەڵکیان ئیبادە کرد لەبەرەوە بە باوەڕی من گرفتەکەوەیە ئێستا لەم باردۆخەیە دابەشبوونیەکی مەترسیدار هەیە کەس نییە کۆی کاتەوە کەس نییە کۆی کاتەوە مەسەلەن کەس نییە لە هەرێمی کوردستان ئەم کوردانە کۆکاتەوە بڕوە ئەەکەی لە دەرەوەی بەرنامە و لە دەرەوەی ئەمشتانە و لە دەرەوەی قسەکردنی ئێمە لە ڕێگەی جۆرا و جۆرەوە من تەکلیفم لە کەسایەتی نیشتیمانی لە کەسایەتی کۆمەڵایەتی کردووە وتمەکە کە لە بینی ئەو دوولایەنەیە دوو قسەی خێر بکە کاتی کاک مەسعود دەبینی دوو قسەی خێر بکە کاتی کاک پاڵ و کاک فلان و کاک فلانە بین دوو قسەی خێر بکە هەوڵ بامانە بەیەکەوە بن ئێخۆ ئێمە نییە ئێمە گەربگاتە پایەوەی کە دەردە دڵمان لەسەرم دەسەڵاتە بکەین یەک دنیا شتەیە بڵین وایوانی بەڵام واقعەکە ئەمەیە هاوڕەیەکمان چی بوو بۆ شەر کاتی خۆی لە ساڵی 95 ئیتفاقێکە بوو بۆی کە تا کەرکووک ڕزگار کرێ وتیان 70 کەسی لەگەڵا بوو ڕەبایە عادەتەن 4 کەس 5 کەس بۆ گرتنی ڕەبایە بەسە وتیان 5 کەس زیاکەرەوە وتی 34 هەوڵی دا 5 کەسی لەو 70 کەسە بخۆ وتی بەخوام قوڕارە تۆزەی لێڵەسی
خۆی ئێمە ئیسەیەکێتی و پارتیمانەیە کاکە یعنی خەڵکی تشمانێ بەڵام خۆ ناچاری نەندیجار بڵێ کاکە دەبێتەوە بن بابەت لە کوردستانە چیەکەن هێشتا کە فۆرم نین هێشتا کە چوارتێوە نین دەبڕن لە بەغاوان ببن کاکە لە کەرکووک وامە بن بەیەکەوە بن کاکە ێ باشە ئەگەر هینێک هەیە پرۆژەیەک هەیە بۆ ئەوەی کە کوردی ڕۆژهەڵات لە وڵاتە دەرکرێ پرۆژەیەکە بۆی کە کوردی باکوور لە وڵاتە دەرکرێ وەرن عیلاجی دەردی کوردی ڕۆژهەڵات و کوردی باکوور بکەن مایەندەن بە گورگار خواردا بڕۆن بە گەریلا بڵێن بەرگەری لە کاکە ئەوە چەند ساڵەیە لە قەندیلن هیچتان بە هیچ نەکردیا نەتانتوانی شتێک لە ئامەد بەدیبێنن ئەکوژیان کیمیایتانەکەی بەسەراواتان لێکرێ نەک ببنە پێشقەرەوە لەگەڵیانە لەبنەوە بڕای من کێشەی گەورە ئەوەیە کوردبوون پێویستی بەیەکبوونە کوردبوون لە ژێر مەترسی گەورەیانی ئێستا لە باشووری کوردستان لە ناو مەترسیایی پەرد بووە لە ناو مەترسەکە ینی ئێستا لە بارودۆخەکەین کاکە پێتەڵێم ینی ئەوە دژمنە دێ بە تۆڵێ دەبێ ئاوا بکەیت فڕۆکەخانەیە کە هیچ کێشەیەکی نییە هیچ کێشەیەک تەنیا هۆکارێکە بۆ هەمووشۆی خەڵک لێرەوە بۆ بەغا لێرەوە بۆ ئەوروپا لێرەوە بۆ وڵاتە عەرەبیەکان نایەوێ دایخ فڕۆکەخانەیەکی ئەوێ کامیراکەی خۆی بەسەر سەرەوە بێ خۆی قەرارباچێ دێ و کێ و کێڕان ڕاکێ بۆی بڵێ مەسەن من و تۆ چوات ئەڕۆین سەفەرێکمان لەبەرە بۆ ئەڵمانیا ئەڵێ نابێت لە تیفاتی فەرەج و زانە لێرەوە وەک چۆن لە سەبوح تەعاملەکە وەک چۆن لە ئەتاتورک تەعاملەکە لە فڕۆکەخانەکانی ئەستەنبول ئەوێ ئاوا تەعامل بکە ئەمە واقعەکەیە با واقعی بین بۆ کەرکووکی شەمان شتێوێت بۆ کەرکووک لە بەردەم مەترسیە لە ناو مەترسی لە دەستدان نیە زیاتر شتێوێ و حەزەکەم بزانی لە ڕێگەی کۆمپانیاوە لە ڕێگەی جیاجیاوە دەزۆردان لە کۆمپانیای کەرکووکە دەزۆردان تەنانەت ئەو شوێنانەی کە ڤیزادەن بە ئارەزووی تورکیایدەن نەک بە ئارەزووی کە ینی منیسە خۆ بەیانی من و تۆ بڕین بۆ گەشتوگەڕان بۆ ئەستەنبول و بینەوە یەکی هێژنەوە ڕەقە سەرفەکەین دەی خۆ سەرفێکی خۆی نییە ئەو هەژنەوە ڕقەی لە تۆ ناوێت کە لە هەموو دنیا کە تۆ چی بۆ وڵاتێ سپاس دەکەن کە تۆ پارەی خۆتەبەی لە وڵاتە ئەیخیتە خزمەتی وڵاتەوە لە تورکیا ئەوەی لە تۆ ناوێت بەس بۆ ڕووی کوردی تورکیاوەی لە تۆ ناوێت لەبەرەوە بە باوڕی من ئێمە دەبێت لەوە زۆر واقعی بین ئەگەر لەم قۆناغەیە بۆ ئێستاکە چنگی قوفڵ تەنیا بۆ گارایە لە داهاتۆ چونکە جاری پێشوو جارتری ژوای کردووە کاکە جارتریش مەسەرەن هەنگاوێک هاتۆ تەنیا ئەوێ بووە دوای ئەنجا تەماحی لە شوێن دەبجە ئەمە نایەوێت دنیا لە خۆی بروژێنێ و ناشێوێ هەر دوێنێ پێرێ قۆنسڵی تورکی سەفیری تورکی لە بەغا کۆمەڵی قسەی حەلەق و مەلەقی کرد و وتی ئێمە بە ئیتفاق هاتوین و لەم ماوەی پێشوایە ئێمە 30 خاڵ ڕێکەوتین کە مەسالەی ئەمنی شیاکایە و لە ئەسڵ ئەساسی نییە ئەسڵ ئەساسی نییە نە بە ئیتفاق و نە بە هیچە و بە زۆرداریە و یەت و بەداخەوە وە گوتم ناتۆ قسە ناکە دەوڵەتانی عەرەبی بێڵوێستن عێراق خۆی زۆر بێڵوێستە کە من بڕوام وایە عێراق هەندێک بابەتەیە دەبێت بیتە مەجلیسی ئەمن دەبێت بیتە ئەنجومەنی ئاسایش دەبێت بیتە نەتەوێت ئەگەر زۆر ڕاشکاو بین زۆرم پێخۆشە مامۆستا زمانی قسەکردنەکە گفتوگۆکەمان چۆ تابقەیەکی سەروتر لە هەندێک کێشەوەرد چۆ ئەوەی کە من زۆر ئەمیست بۆم تەوزیف نابوو زۆر جوان تەوزیفکردن و سوپاس دەکەم بەڵام بەڕاستی لێرە شتێکەیە مەسەلەن ئەگەر بێت و لە ئینتیخاباتە لە کەرکووکە لەوەی لە بەردەمانە کورد لە هەرێمی کوردستان خۆ دووتە دیێشێتی و پارتی و لانەکانی تریش ریفۆرمێک لە خۆیانانەکەن تەنازولێک لە خۆیانانەکەن پێتوانی ئەوەی هەمانە ئەگەر مەرجیە خۆتۆ وەکو ئەفغانستان لێبێ بەڵام لە دەستمانە چێ ئەو خوێنەی هەیە لە دەستمانە چێ کاکزانە 100 جار وتومە و لە بەرنامەی ئێریش ئەوتومە من بڕوام وایە ئەو غرورە گەمژانەی لە ئینسانی کووردا هەیە بەرامبەر بە یەکتر ئەزانی منطق نییە پۆلیسێکی تورک بتوانێت شارە ڕێکخە پۆلیسێکی عەرەب بتوانێت پۆلیسێکی فارس بتوانێت شاری ڕێکخە شارێ بێدەنکە بەڵام 1000 پۆلیس نەتوانێت 4 کوڕ ڕێکخە 1000 پۆلیسی کورد نەتوانێت 4 کوڕ ڕێکخە ئەمە گەمژەییە ئەم ئینسانە دەبێ پێی بوتێ برادری ئەزیز تۆ لە سەدەیەکی زۆر درێنگایی تۆ خەریکە شاعیرێکمانەیە نووسەرێکی زۆر باشە مەلول وتی سێ ڕۆژی بمێنێ بۆ ئاخری زەمان ئەڵێن کورد دەبام لە تۆیش بکەین بە دەوڵەت دەریتی وەنە و وتی تێک بەرە بن قبولی ناکەن سی ڕۆژ شاوتی بێت شەڕی ناوخۆ دروستە بێت
ئەمە چ لۆژیکێکە کاکە ئێستش قەناعەتم وایە دەبێت دەرگای مەسعود بەرزانی لەسەر قیادەی کوردی و هەموو ئەوانەی کە ئێستا سەرکردە و سەرۆکن بکرابێتەوە دەرگای بافڵکە لەرەوە ڕەنگ نزیک بێ لەسەر هەموو ئەوانی ترکرابێتەوە نابێت دەرگای سیاسەکان لە ڕووی کووردا داخرابێت نابێت دەرگای سیاسەکانی کورد لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان ناکرێت دەرگادا بخرێت ناکرێت دەرگا بەیانی مەسعود بەرزانی دەرگا بە ڕووی مەزرووکوانێ نکاتەوە لەبەرەوەی کە جەنابێت ئەردۆغان نابێت قبوڵ ناکا بیبینێ هاکان فیدان قبوڵ ناکا بیبینێ ناکرێت ئێمە بۆ خواستی دوژمن دەرگای خۆمان بە ڕووی هاو نیشتیمانیەکان هاو زمانیەکان حیزبە چارە نووسازەکانی خۆمان داخی ئەم حیزبە هەرکوێ هەرچۆنێکە من بۆ خۆم ئەزانم لە مێژوات دنیای پەڵەی ڕەش هەیە کە قسەی لەسەر بکرێت دنیا خیانەتمانەیە ناشرینیمانێ ئێستا من خەریک کتێبێکم لەسەر خیانەت لە مێژووی کوردە پڕپرێتی بۆ داسان دێتە تووشی ئازارەبی حیزب هەیە بە حیزبی نەتەوەیی و قارەمان و واد ناسیوە لە قۆناغی لە قۆناکان خیانەتێکی زۆر خراپەکە کە نابێ بیکە ئیش بۆ دەوڵەتێکی نایەرەکە کە کوردی تایە ئیش بۆ دەوڵەتێک ترێکە کە کورتایە چەوسێتەوە لەبەر ئەوە بە باوەڕی من ئێمە لەم لاپەڕەشانە ئێستا لەم بەرنامەیەوە هاوڵاتێکی وڵاتم بەیانی نییە زۆر هین بێ وەگە و خەڵکا گەر کۆڕەوە بێ کە هیوادارە بخەن نەبێتەوە ڕاکەینە چین لەو کنار سولارەی کە خستنی خۆمان وڵاتی خۆمانە ماوەیە خێماڵە دێن و دوایی یا دێنەوە ناینەوە لەوێ مرینوانە کە من بۆ خۆم ننکم لاوەرەیەکە لە یەکێ لە ننکەکانم لە تێوەڵە مردووە ڕەنگە هەر وامان لێ بێتەوە بەڵام بۆ ئەمان بۆ ئەم قیادەیە ئەگەر قیادەیەکی سەفەری نین ئەگەر ڕاگوزەر نین ئەگەر قیادەیەکن باوەڕیان وایە دەبێت نەتەوەی کورد بەیانی لە ئیستا باشتر بێ پێشەوەی سەیری دەمی ئەردۆغان و ئەسەد و ئاغای پزیشکیان بکەن کە ئێستا و ئیستا و سەرۆکە پێشەوەی سەیری دەمی سوودانی بکەن دەبێت سەیری دەمی خۆیان بکەن خۆیانیانێ بڵێتی دەبێت ئەمە چارە سەرکن کاکە بینەکە لە ماڵی خۆمان هەیە کەرکک لە دەستە چ بۆ زانیاریان کەرکک ئێمە من لە 2010 تارێکم نووسی سێ ڕەنگە لە ماڵپەڕەکان بە تایبەتی خۆم زۆر دارەتمە سەری لە کوردستان پۆست گەشتا ماوە بەس بۆم ناکرێتەوە جاران بەڵام دواتریش لە 2 ساڵ دوایە لە کتێبی شەوڵا بۆتەوە کەرکک لە بەردەم هەڕەشەی مادەی سۆچلا کەوتو کەرکک لە بەردەم ڕەشەبایە کاکە ئێستا ڕەشەباکە کەرکوکی لول داوە یعنی منتەخە ڕاکان لە هاوزمانێکی تۆ باشتر بێ من بڕوام وانە ڕێککەوتنی 100% کرابێ نەیەکێتی کردوێتی لەگەڵ هاوڕێکانیە نە لەگەڵ هاوانی تا نە پارتیش کردوێتی ڕێککەوتنی 100% ینی وەرەقەیەک ئیمزا کرابێ و بڵێنەواکەی بەڵام بەرەواڕوە بە مەترسەکە بەرەواڕوە کە بەرەوەش ڕۆی شتێک نامێنێتەوە بە ناوی کوردستانیەتی کەرکک نامێنێتەوە زانی بۆ نامێنێتەوە ئێستا نەماوەتەوە کاکە ئێستا سیاسەتی کەرکک بەڕێوەبردننی کەرکک ئیدارەدانی کەرکک من ناڵێم ئەو مۆرکە کوردانەی ناشرینەی کە لە 2003 بۆ 2017مانە بوو بەڵام سیمای پێکەوە ژیانی ئاشتیانی تیان نییە یەکتر قبولکردنی تیان نییە تولەرانسی تیان نییە بە یەکەوە ژیانی تیان نییە لەبەرەوە ئەمە نامێنێتەوە لە کاکە من لەم ڕۆژانەیە کتێبەکەی کە باری چاپکراوە بە مقابلێکی دوزێژە دکتۆر مامۆستا مکەرەم تاڵبی نەخێرەوە مکەرەم تاڵبانی لە ساڵ 1922 لەدایک بووە یعنی تەمەنی 102 ساڵ هێشتا ماوە بەڵام دوێنێ پێ پرسیاریم کردووەتی زۆر خراپە هیوادارم تەمەن درێژ بێ بەڵام لە شلاغی هێرتەنە ومێدی لە شلاغی تۆ لە قورسە لەم تەمەنیاوانە لە سیەکانە تەلەبە بووە ئەڵێ تەلەبەی عەرەبمان نەبووە لە کەرکووکە لە کتێبەکەیە تەلەبە بووە تەلەبە بۆ خۆی تەلەبە لە سەرەتایی بۆ تەلەبە بووە تەلەبەی عەرەبیان نەبووە هەبووە کورد و توکمان و مەسیحیە بووە عەرەب زۆر کەم بوو لە حەویجە بوون لە شوێنی تر بوون تەلەبەیان نەگەشتۆتە ئیعدادیە تابێ ئیعدادی بخوێن لێ ئیعدادیەی ئەوە بیرۆرەکانی جەوان نەبەزە ئیعدادیەی کەرکک لە چلەکانوانەیە زۆر کەم عەرەبی تیا بووە باشە ئیستەوانیە کاکە ئێستا ئەگەر ئەمەش بە هەموو گریان و هەوڵ و تەقەلا و پاڵنانی خەڵکەت کامان کرد حەو کورسیمانێ ناوە بەو هەموو جیاوازی و ناجۆریەوە جاری داهات و حەوت نایانین چونکە ئەو کاتەی کە ئێمە لە 1965 دەنگکانمانێ لە 2005 عەرەب بەشداری نەکرد کاکە ئەو کاتێک کە ئێمە لە 26 کورسیمانێنە عەرەب بەشداری نەکرد حەویجەیە کەس نەچوو بۆ دەنگدان سوودە قەردانە لەلایەن شوێن یعنی ڕیاض و عەباسیە و زاب و حەویدە بەشداریان نەکرد
بەس گەشەیش لە بینی کورد و عەرەبا بەراورد ناکرێت خێزانی کوردی وەکو ئەوە چۆتە ناو دنیای مۆدێرنەتە ناجۆرەکەی خۆیەوە پێی وایە ترمە زۆر مەدەنیانە نابێت لە مناڵێ یا قورسیشە بەڕاستی باواقعی بین کاکە هاوژینەکەی من تەمەنی موالیدی 78 هاوسەرەکەی من لە خەستخانەی وولادە لە کەرکووک بە دیار خوشتێکەوە بوو پێم وایە مناڵێ بوو هاوتەمەنێکیە و وتی نازانم 11 بوو 12 بوو هەی بوو 11 ئەمە تۆ لە حەقی نایەگەر جگە لەو پرۆسەی عەرەباندنەی کە هەیە لەو پرۆسەی ئێستا یەکتر شکانێکی هەیە خۆشمان بۆ زانیاریت باشترین زەوی کەرکووک زەوی کشت و کاڵی و پێدەشتەکان کەوتە خواری کەرکووکەوە بشتی باڵین پارێزگاوانە ئەوانە ئێستا خانووی 600 مەتری و 600 مەتری عەرەب پەیتا خانووەکەن کەسیش پێیان ناڵێ مەیکرد چونکە ڕاکان خۆیەوێەوە بێ چۆن شعب ئەنەوە ڕاکان ببێت تۆم حافظ ئەگەر وا بڕوە ئەبێتەوە لەو خراپترە بێ دەبێ بڵین خۆزگەمان بە کپندێز ئەزانی لەو خراپترە بێت چونکە ئەوەی هەر من ناڵێم لەناو عەرەب و تورکمانە خەڵکی باش نییە قەتی جوان و من خۆم برادر و دۆست مێل ناوێنە ناو ڕۆشنبیرەکانە ناو سیاسەکانیە بەڵام ئەو ئاوەزە ئەو عەقلیەتەی پەروەردە ئەکرێ بۆ ئیدارەدانی کەرکووک هەمان ئەو درێژکراوەی ئەو مەترسەیە کە ئێمەوتمان مناڵ پەروەرداکەن کاکە ئەمە زۆر مەترسین ئەمە زۆر مەترسین ئەم کووردا وەک چۆن برادەرەکەمان وەرە هاوزمانە هاو نیشتیمانە هاو چەند جار هاوپەیمانی لەگەڵ ئەڵێ ڕاکەوە ئەوەی تۆ بەدوای ئەگەڕێ تورکیاوەتە لە سلێمانیە نیشتیوە لە عالەمان نیشتیوە لە عالمانیشتیوە لە کەلار سیارە بتەقێتەوە تحقیق نەکرێ بە وردی لایەنێک تاوانبارکەی بۆی بڵێ تورکیا وەرەمەتا شتیوانێ لە عالەمە کاکە نایوە لە ناوی ئاژین کارەساتی نیشتیمانیەوەیە لە هیچ کوێی دنیاە حەزەکەم بزانی هەموو نەتەوەکان خەڵکی خۆفرۆش و کەم تەرخەمەوانیان هەبووە بەم ڕێژەیە کە کورد حەزبکا کورد بکەوێ کە کورد حەزبکا کورد لە ناوچێ کە کورد حەزبکا کورد قەت نەگاتەین یعنی ئێمە کێشەیەکمان هەیە هەر کاتێک یەکێکمان ئەوێ لە چاڵەکە دەرتێ ئەوانی تر قاچی ڕاکێشن نوەرە بۆ کوێتی نابێت تۆ دەبێنم چاڵای بەرەو ناو چاڵەکە ئێمە ئەمە گرفتی گەوری ئێمەیە ئەمە گرفتی گەوری ئێمە نامانەوێ ئەم قۆناغەت تێپەڕێنی نامانەوێ بڕۆینە مێژووەوە ئێمە لە نەوەتویەکەوە مەسعود محەممەد یادی بەخێر لە ساڵی 1970 قسەیەکی زۆر لۆژیکیەکە ئەڵێ ئەگەر یەکێتی و پارتی بە قسەی من بکەن بۆ ماوەی 20 ساڵ ئەو لەم کەناڵەوەی لێم بۆی لە کتێبەکەشیان نووسێتی ئەڵێ بۆ ماوەی 20 ساڵ کوردستانە دەم بە دوو کۆمپانیای نەرویجی دەنیماکی ینی 2097 بۆ 2017 بۆ 2017 ئەو کاتە ئێمە 2017 کەرکووکمان بەجێشت باشە ڕیفراندۆممان کرد و کەرکووکمان وێران کرد و ئیسێش بەدوای لە دیاتیەوەی بین بڕینەکان ببینین بەدوای تەخمینکردنی یەک و خاین و خۆفرۆش و شتانە یاگەڕین سەر نەشینێک با بە تۆ وەرە برینەکانی بەتیاژین منطق نییە تۆ ئێمە تۆ سەخەیەوە بین تۆ تەواو تازە کارەساتەکە ڕوویداوە بۆیە ئەگەر کا 2017 بماندایە بە دوو کۆمپانیای نەرویجی ئێستا وڵاتێکی وڵاتمان دوورێتەوە نەکوانێ لە خەلیج وڵاتمان وەرەگرتەوە من بۆ کەرکووک لەم ڕۆژانەیە برادێک هەماش وتی خۆزگا کورد داواکە کۆمپانیایەکی ئەوروپی جێ سەرپەرشتی کەرکووک بۆ 20 ساڵ بۆ 25 ساڵ لەزانی بۆ ئێمە نازانین دارە بدەین کە ئێمە دوژمنی یەکین ئێمە نەیاری یەکین ئێمە بەگژێکات من حەزەکەم بزانین کە عوسمانی حاجی محمود بۆیە ڕستای جەرمەوەی بزانن لە ڤیدیۆەکانی خۆی کە باسییان فارەکە ئەڵێ کوڕێک عیلەیەکە بوون زۆر دڵسۆزی زۆر کورد بوون زۆر دڵسۆزی پێشمەرگە و ئەوە بوون ئەڵێ کابرا نەک هەر بەوەی کە دڵسۆزی پێشمەرگە و خەمخۆریەمە بوو لەو منتیقی گەرمیانە ئەڵێ کوڕێکی کردە پێشمەرگە لەگەڵمانە ئەڵێ لە ئەنفالەکەیە یەکێ لە هاوڕێکانی لە دووری ئێمە لە کاتی هینا لە کاتی پارتیزانی وانەیە کە ئەنفالە و هەموو وێرانە بێ و بەدبەختی گەورە ڕومانتیەکە وەک چۆنی سەلەبادینان هەیە ئەڵێ هاوڕەیەکی و کوڕە سەری کوڕەکەی بڕی بوو بردوێ و بوو بۆ جاش خۆی تەسلیم کردەوە ئەڵێ بەڵام ماڵی ئەو حاجی محەممەدەوە اختیارە ئەڵێ دەغڵودان و شتیان لە بنکەورێک شارد بووە کێوێک شارد بووە لە هینەکە ئەڵێ سەگەکەیان دیفاعی لێ کرد ئەڵێ سەگەکە تا لەوێ جانی دەرچوو ئەو شوێنەی بەجێنێژ لە بەرەوەی بەراوردەکە نانی دابوو نامێ بەراوردکە
نامێ بەراوردکەمە ئەزانی ئێمە لە چ دۆخەکەین کاکە ئەم ئینسانە پێویستی بە بنیادنانەوەیە کورد نابێت دا شەقی ئەوانی تر لێژر باڵا بێ کورد دەبێ کورد بێ نیمانە ئێمە یعنی منطقە دوای 20 ساڵ ئێمە نەوەکانی ئێمە بێن لە تەلەڤیزیۆنێکەوە دانیشتنم دەرێتە بکەنەوە منطقە پێش لە 60ەکان چیمان وتووە لە 80ەکان ێڵێنەوە لە 90ەکان ێڵێنەوە لە 2000ەکان لە 2020 هەر دەبێ هەرەوەیە یانی ئەم خولانەوەی چییە؟ ئەی شوێنێک نییە دەبێ ئێمە لەم بازنەیە دەرچین بێین ئێمەش بچینە مێژووە ئەی بۆ لە دەرەوەی مێژووین زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا لەتیف فاتح نووسەر و زۆر بەڕێز چاودێری سیاسی و مێژوونووس زۆر پێخۆش بۆکو گوتم یعنی گفتوگۆکەمان چۆ تەبقەیەکی باڵاتێری مەسەلەن لەسەرەوە لەبێ وام هەموو لایەک گوێ لێ بگرنەوە ئەو خەمە نیشتیمانیانە تقریبا ئێمە لە کورساردووس ماوەیەکی ئیشی لەسەرەکەن بەڕاستی دەردێکی گەورەی نیشتیمانی ئەمە بەو شێوەیە سەیری بینەکانی یەکتر بکەین زۆر سپاس دووبارە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان